یەک دکتۆر سەدەفی پێچان نابی هیچ ئێستا عالیان ئەوە لە کۆرانێ مندارێک گەمەی لەگە ناکە. محەممەد خەسرۆ پیاوێک لە ڕێگەی چارەسەری سروشتی و هەندێک دەرمانەوە نەخۆشی سەدەف و نەخۆشی سووتان و چەند نەخۆشی دیکەی چارەسەر دەکرد. لەلایەن سندیکای پزیشکانەوە سکاڵای لەسەر تۆمار کرا کە نۆرینگەکەی نایاسایە و هیچ بڕوانامەیەش پزیشکینەوە کارەش دەکات. دواتر لەلایەن دادگاوە بڕیاردرا کە نۆرینگەکەی دابخرێ. ئێستا ئەو کەسانەی کە لەلای دکتۆر محەممەد کە بە دکتۆر ناوی دەبن لەلای ئەو چارەسەریان وەرگرتووە داوا دەکەن کە حکوومەت نۆرینگەکەی بکاتەوە بۆ ئەوەی کە دکتۆر محەممەد چارەسەری نەخۆشەکانیان بکە. من ئێستا دەمەوێت کەسێکیان وەرگرم بۆ ئەوەی کە بزانم دەردەکانیان چییە. قسەم بۆ دەکەی ماما سڵاوت لێبێ. چێشەکەی تۆ چییە؟ وڵات چێژەکەم چیژم بووە 165 سوتا بوو هەفتێک لە خەستەخانەیەدا بوو یعنی ڕۆژ بۆ ڕۆژ تەنەزل دەبوو. یعنی هەستم لەسەر مەسئولەتی خۆم دەرمینە برمە کەنگ دکتۆر محەممەد بە مێ 25 ڕۆژی یعنی چاو بووی کێشەی نەماوە. سەتانواتی چاو بووە یعنی قەلبی هەموو بە تەواو هیچێک بووە. یعنی ئێستا گوناحی چی گوناحی خۆی یعنی دکتۆر محەممەد هەتا ئەڵعانە کەس سکاڵای لەسەر نەبووە. يعني نخوشي واتشا ذكرت يعني كس حتى عن سكالا لينا كري بريت ولا دكتور محمد نفري ما يكشتيان خراب وروج بروج دكتور محمد يعني خو بهري دايت يعني هم بجيا درماني عند شادبتوا صدف كاتشت صار يستفاد فكر ديتا استا دكتوره كان بايك بينيرا برين اما صار سريده كاين اما ممنون يعني ويانا بس هيت صار سريان لك النيه داتينا دكتوري بين صار ريك شاش صار ام سري او كتم يق نقطه يقتكبوا يق نقطه بدرماني دكتوران ئەوەم دەی هات وەی هات زیادی کرد ئێرەی داگرت ناچار بڕۆ کەن دکتۆر محەممەد سوورچی باوی زۆر باش لە جێی خۆی ڕاوەستا کەمیش بوویتەوە و گچکە بوویتەوە برینی وا بەرەو باشی دەچی و ئەم مەمنون نیمە کە پارەی خۆشمان دەدەین مەمنونی وینە ئەمە بەخوای یەک دکتۆر سەدەفی پێچان نابی هیچ ئێستا عالیان ئەوە لە کۆرانێ مندارێک گەمەی لەگە ناکە دەرن کەچەری دەرن گوڕووی ئێوە گوناحنیە دان دکتۆر محەممەد نەبێم چ بکەم ئێستا هیچ کەسێک لە هەموو دنیا مافی ئەوەی نییە چارەسەری نەخۆش بکە ئەگەر هات و ڕێگە پێدانی پزیشکی نەبێ واتە کۆلێژی پزیشکی یاخود هاوتاکانی پزیشکی بە شێوازێک لە شێوازەکان ڕێگە پێدان وەردەگرێتن کە ببێ بە پزیشک بتوانین چارەسەری خەڵک بکە ئەوە ڕووەچانە ڕووی دوێمیان ئەوەیە ئەمە لە وڵاتێک دەژین کە پێی دەوترێتن یاسا تێدا سەرەوەرە و دائیمەن دادگاکانش هەموو کات سەنجی مەحەکن بەنسبەت ئێمە دەگەڕێنەوە بۆ ئەو سکاڵایە دوای ئەوەی کە ئەو بەڕێزە یاخود هەر کەسێکی تر بەڕێزێک دێ چارەسەری نەخۆشەکی قورس دەکات بە ناوی سەدەفی خۆی یەک لە نەخۆشەکانی پێستا درێژخایەنە و شێوازەکی لە نەخۆشەکانە کە پێی دەوترێتن نەخۆشەکی مەناعی واتە ئۆتۆئیمون دیزیزە چەندین کێشە ئەو نەخۆشان توش دەبن وەکو سووتان و هەموو ئەو بابەتانە بابەتە چترێ ئایا ئەو بەڕێزە چ جۆرە دەرمانێک دەدات بە نەخۆشەکان ئەگەر وایە ئەو ئێمە خۆمان کە پزیشک کار دەکەین بە شێوازی یاسایی کار دەکەین دەرمانە کە دێتە ناو وڵاتەکەی ئێمە ناو هەرێمی کوردستان دەبێت کوالتی کۆنتترۆل تێپەڕێنی واتە هەموو ڕێکارە یاساییە ئێمە بەجێمان هێشتووە تەماشای کەسێک دەکەین کە بە ئارەزووی خۆی و بە شێوازێک لە شێوازەکان دواتر نەخۆشەکان تووشی سوتاوی بوون لە هەندێک ئەو بەڵگانەکە لا ئەمە هەیە توش سوتایی بوونە ئەوە کێشەکەیە لۆی ئەمە دووبارە دەگەڕێنەوە سکالایەکی یاسایی سکاڵای یاساییەکە ئەوەیە کە لەسەر کەسێک ئەو بابرن ئەو هەوکارانە باس کرد کە نابێت کارە پزیشکی بکە و نابێت دەرمان بداتە خەڵک و بابزانین ئەو دەرمانێکە داتە خەڵک چییە دەدرێتە خەڵک زۆر جار بێ لەو بەڕێزش خەڵکی تریشێ لێرە و لەوێ بەناوی جیا دەرمان و بەناوی شێوازە کار دەکەن ئەگەر هاتوو ڕێگە پێدانەکەیە کوالتی کۆنتترۆلی وڵاتەکەی ئێمە کە حکوومەتە کە دەوڵەتە کە یاسا هەیە بڕی ئەو کاتێ هیچ کەسێک ناتوانێتن ڕێگری لە هیچ کەسە چتر بکە بۆ هەر ئەنجامدانی هەر کارێک.